ڕاستە ئێمە کەوتمان چەسپانی دەسەڵاتی سیستەمی لا مرکزی پێویستە بۆ چارەسەرکردنی و گرفتانە بوو لەسەر ئەرزی واقعە مدیرعامەکانە بینین کێش و گرفتەکانی ڕوبەڕوویانە بێتەوە هەمووی ئەوەیە ناواقعیە ئێمە مانوشتی واقعی باسکەین ینی خۆمە لا مرکزی وەکو جەنابی باس کرد سیستەمێکە بوونی هەیە و ئەمانەیە لە ئەرزی واقعە بیچەسپێن بۆ خزمەتکردنی خەڵک هەڵکەوتەی جوگرافی پارێزگای سلێمانی چۆنە بازیان ناوچەی پیشەسازیە دوکان ناوچەی گەشتیاریە شارە زۆر ناوچەی کشتتوکاڵیە ئەکرێتۆ بەڕێوەبەری گشتی کشتتوکاڵ لێرە هەتوانێت ئەمانە بەرنامەی بۆ ئەمانە هەبێت لە پارێزگای سلێم خۆمە لە هەولێروانیە کاکە لە دووهۆک بەو شێوەیە نی هەڵکەوتی شوێنی ترەوە تەبیعەتی کاری شتێکی تر ئەخوازێ بۆی هەیە لە پرۆژەی ساڵی ئەوە گرنگی زیاتر بەوە بکە لەوێ گرنگە کە لەوێ خەڵکەکە ئەوێت خزمەتی بکە ئێمە بۆیە ئەڵێن شەفافە بێدەسەڵات بۆیە ئەڵێن گلەیەکان زۆرتر ناڕاتەوە بۆ دەسەڵاتی مرکز بۆیە ئەڵێن خەڵک بەشدارە بێ ڕاستە خۆر دەسەڵاتە تۆ جوتیاری ئەو منتیقی شارە زورە بانەکەی لێ پرسراوی ئیداری ئەوێ بانەکەی ئەڵێ کاکە ئەم ساڵەمانێ ئەولەوێتی پرۆژەکاندان کشتتوکاڵی بێ خۆی بەشدارە خۆی بەشدارە لە پرۆژە و دانانی پرۆژەکە بەشدارە لە مالیە و لە ئیدارەدانیشی کەواتە عەتفێ بێ لەگەڵ ئەگەر قەیرانی ڕووبا لەگەڵ یابێ بەڕاستەقینەی لەگەڵ یاڕوامو هەنگاوەکان لەگەڵ یابێ بۆیە ئەڵێن شەفاف بێ بۆیە ئەڵێن ئەمە هەموو سوودەکانی لە مەرکەزی و زۆریش لەمە زیاتر هەڵەگرە باسیکەین